بڕیارە سبەینە ڕۆژی سێشەممە 6/2/2018 خۆ پیشاندان و ناڕەزایەتی بەڕێوە بچێت لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا و لەوێشەوە بەڕێپێوانی فراوان بۆ بەردەم پەرلەمانی عێراق نووسینگەی سلێمانی داواکانمان ئاراستە بکەین. بۆیە داوا لە سەرجەم موچەخۆران و هاوڵاتیان دەکەین بەشدار بن لە دەربڕینی ناڕەزایی فراوان لە پێناو ماف و داواکاریەکاندا. لە هەمان کاتدا بە هێزە سیاسیەکان دەڵێن بەداخەوە ئێوە لە 3 ساڵی ڕابردوودا وەک پێویست نەتانتوانی پشتیوانی داواڕەواکانمان بن و فشار لە حکوومەتێک بکەن مافی هاوڵاتیان بپارێزێ و دەست درێژی نەکاتە سەرقوت و بژێوی ژیانی هاوڵاتیان. لە ئێستاشدا داواتان لێ دەکەین هەمووان دەستبار بن لە بە ئامانجگەیاندنی خەباتی مامۆستایان لە پێناو جێڕانەوەی شکۆ بۆ تاچی کورد و مافەڕەواکانمان. لە کۆتاییشدا داوا لە هێزە ئەمنیەکان دەکەین هاوکار و پارێزەری هاوڵاتیان بن و ڕێگە نەدەن کەس خەباتی مەدەنی ناڕەزایی مەدەنی بەلاڕێدا بەرێت و کۆسب بخەنە ڕێگەیشتن بە ئامانجەکانمان.